خۆشەویستانم سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. دیارە چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیارێک ئەو خەڵقی وروژاندووە و ئەو خەڵقی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەشغوڵ کردووە بە شت لەسەر نووسینی و بۆ توێژێکی زۆر لەسەری. ئەو پرسیارش کە لەو بەرنامەی شارە لە من کرا لە کەناڵی کورد ماکس، لێرە خۆشەویستیم هەیە بۆ کەناڵی کورد ماکس و کورد ماکس شۆ. ئەو پرسیاری کە لە منی کرد شارە کە پێوتم ئایا حەز دەکەی باڵات بەرزتر بێت؟ منی ڕاشکاوانە جوابم مایەوە، پێم وت نەخێر، من باڵام ئاوا جوانە، بچمە ئاسمان، بچمە ژێر ئەرز، هەر زایرم کە دیارم، من سپاسی خوای گەورە ئەکەم. بەڵام من پێشکەشکردنی بەرنامەکە بە شارەخانم وتم شارەخان هەندێک قسەی ناو خەڵق هەیە، ڕەخنە هەیە، من پێتی ئەڵم بە ڕۆحێکی هونەری لێمۆلەگری من پێشکەوتن و سەرکەوتنی تۆم هەیە. وتی ئاقیچێکە زۆر بجوانە حەزەکەم پێم بڵێ. من پێم وت شارەخان گیان حەز ئەەکەم هەندێک شت هەیە وەکو یەکەم ئەم زۆر بەکارمێهێنێ، دوم پێکەنینە مستحق نەبێت زۆر پێی پێمەکەنە، سێ پرسیاری ئیحراز لەو هونەرمەندەمەکە کاوا ئەو کەسە نەزانێت جواب باتەوە، بەڕاستی کنیا نەتوانێت جواب باتەوە، چونکە ئێستا پرسیاری کە لە منی کرد وتی باڵات بۆ باڵات، ئەگەر جواب نایەتەوە پیان خەڵق پیانوتم باشە کاک زایدلات بۆ خۆی لەو پرسیارە شاردەوە، ئەبێ شتێک لە خۆیان بەدی بکەوە خۆی شارد لە پرسیارە نەخێر، من هیچ شتێک لە خۆم بەدی ناکەم، تەنها ئاوا جوانم، باڵام ئاوا جوانە، ئەگەر خۆم تۆ درێژتر کردایەتەوە یا تەجمیلم کردایە احتیمال بە ئەو خۆشەویستیان ناو خەڵقان نەمایە، من بۆ باڵا کوڵە باڵایی خۆم و خڕی خۆم جوانە ناو خەڵقا. بەڵام ئەوە بوو کە من دوای ئەو شتانی کە پێم وت و لێی وەرگرتم قسەکان بەس تەحەمولی نەکرد، نەیتوانیت چی بکەم، توانای ئەو کچە هەر ئەوە نەبوو، ئەو ژنە ئەوە نەبوو، ئەو بێ پێشکەشکارە ئەوە نەبوو، هەستا ئەوەی بۆ شێوازە پرسایی لێ من کرد، منیش بۆ شێوەی جوابم مایەوە. بەڵام ئاوا جوانە، سوپاسی خوای گەورە ئەکەم، سوپاس بۆ ئێوەش کە ئێوە بەڕاستی ئەمە چەند ڕۆژێکە مەشغوڵی ئەو بابەتەن لەسەر ئەو پرسیارێکی لێم کرا و توێژێکی زۆرتان لەسەر کردووە، بۆیە لێرە من حەزم کرد ئەو ڕوونکردنەوەتان پێ بڵێم. من سوپاسی ئێوەکەم، سوپاسی کەناڵەکەشەکەم، چونکە کەناڵەکان تەلەڤیزیۆنەکان هەموو ڕێز لە من ئەگرن و ڕێز لە هونەرمەندانەگرن و هونەرمەندانیان خۆش ئەوێ بە تایبەتی کورد ماکس شۆ و کورد ماکس زۆر منیان خۆشێت، بەس هیوادارم بۆ ئەوی من ئەو شتێک ڕوونکردنەوە مەبەستم ئەوەی کە لەسەر کەناڵەکە نەکەوێت شارەخان بە هەوڵبات توانستی زیاد کات، زانستی و زانیاری زیاتر هەبێت لەسەر هونەرمەندەکان، بە وەکو ئەو حاڵەتی کە لەسەر کوڕەکەی سەلاح داودە ڕوویە ئەوە ببنیش ئەو شتە ڕوویە باشی کە سێبارە نەبێتەوە. لێرە سوپاسدانەکەم ئەم ڕوونکردنەوەیم قبوڵ فەرموون.